بەشداری زۆرترین و گەورەترین شەڕەکانی جیهانی کردووە. تەنها یەک وڵات خاوەندارێتی دەکات بەبێ نیشتنەوە ماوەی 35 کاتژمێر بە ئاسمانەوەیە و چەندین ئامانجی جیاواز دەپێکێت و دەگەڕێتەوە شوێنی خۆی. یەکێکە لە بەهێزترین فڕۆکە شەڕکەرەکانی جیهان، ئەویش فڕۆکەی B-52 ئەمریکیە. درێژی ئەم فڕۆکەیە 49 مەترە، هەردوو باڵەکەی درێژەکەی پێکەوە دەگاتە 56 مەتر و 40 سانتیمەتر، بەرزەکەی 12 مەتر و 40 سانتیمەترە، 8 بزوێنەری هەیە، کێشەکەی 83 تەن و 250 کیلۆگرامە. تێچووی یەک فڕۆکە 84 ملیۆن دۆلارە. بۆ بەرگریکردن لە خۆی ئەم فڕۆکەیە چەندین چەک و ئامێری ئەلکترۆنی تێدایە، لەوانە چەکی وەڵامدانەوەی ئۆتۆماتیکی کە بریتیە لە ناسینەوە و پەخستنی چەندین هەڕەشە لە یەک کاتدا و بوونی سیستەمی ڕاداری ئاگادارکردنەوەی مەترسیەکان. تواناکانی فڕۆکەی B-52 چین 31 تەن چەک و بۆمب هەڵدەگرێت، دەتوانێت موشەکی بالیستی کیشوەربڕ و موشەکی کروس کە کڵاوەی ئەتۆمی لێبەستراوە هەڵبگرێت، تاوەکو بەرزی زیاتر لە 15 کیلۆمەتر بەرز دەبێتەوە. ئەم فڕۆکەیە خێرایەکەی لە کاتژمێرێکدا دەگاتە 960 کیلۆمەتر، بە شێوەیەک دوو فڕۆکەی B-52 پێکەوە دەتوانن چاودێری 364,000 کیلۆمەتر چوارگۆشە بکەن. ئەوەش گەورەتر لە ڕووبەری 4 وڵاتی وەک سووریا، لوبنان، ئوردون و فەڵەستین. هاوکات ئەم فڕۆکەیە دەتوانێت تاوەکو دووری 8800 میل واتە زیاتر لە 14,000 کیلۆمەتر بفڕێت بەبێ ئەوەی پێویستی بە وەرگرتنی سوتەمەنی بێت. ئەم فڕۆکە شەڕکەرە لە جەنگی کەنداودا بۆ دەرکردنی سوپای عێراق لە کوێیت لە ساڵی 1991دا بەکارهات، بە شێوەیەک 7 فڕۆکەی B-52 لە بنکەیەکی ئاسمانی ئەمریکا هەڵفڕین و چەندین موشەکی کروسیان ئاراستەی چەند ئامانجێ کرد لە ناو خاکی عێراقدا و بەبێ نیشتنەوە گەڕانەوە ئەمریکا، واتە 14,000 میلیان بڕی و گەشتەکەشیان 35 کاتژمێری خایان. ئەوەش دوورمەوداترین هێرشی ئاسمانی بوو لە مێژوودا. هەرچەندە ئەم فڕۆکەیە لە بنەڕەتدا بۆەوە دروستکرا بۆمبی ئەتۆمی هەڵبگرێت و خۆی بگەێنێتە ئاسمانی یەکێتی سۆڤیێت، بەڵام لە زۆربەی جەنگە گەورەکانی ئەمریکا و تەنانەت دوای ڕووخانی یەکێتی سۆڤیێتیش بەکارهاتووە. ساڵی 1965 بۆ یەکەم جار و لە جەنگی ڤێتنام بەشداری لەو جەنگەدا کرد. ئەم فڕۆکەیە لە جەنگی کەنداوی لە ساڵی 1991دا چەندین شوێنی جیاوازی سوپای عێراقی بۆردومان کردووە. لە جەنگی ئەفغانستانی ساڵی 2001دا ڕۆڵی بەرچاوی بینیوە لە جەنگی ڕووخانی ڕژێمی سەدام حوسێن لە ساڵی 2003دا و جەنگی دژ بە چەکدارانی داعش بەکارهێنراوە و بۆردومانی چەندین شوێن و خاڵی جیاوازی کردووە لەو جەنگەدا. لە ئێستادا تەنها 58 دانە لەم فڕۆکەیە لە ڕیزی هێزی ئاسمانی ئەمریکادا ئامادەی شەڕکردنن و 18 دیکەش یەدەگن. هێزی ئاسمانی ئەمریکاش پێشبینی کردووە تاوەکو ساڵی 2040 ئەم فڕۆکەیە لە خزمەتدا بمێنێتەوە، بەوەش دەبێت بە تەمەن درێژترین فڕۆکە لە هێزی ئاسمانی ئەمریکادا. واشنتۆن لە کاتی قوڵبنەوەی هەر ناکۆکێک لەگەڵ نەیارەکانی فڕۆکەی B-52 بۆ پیشاندانی هێزی خۆی بەکاردەهێنێت.